ji bo zaniyariyên zêdetir li ser vê mijarê bûçî Wezareta Perwerde ev sala ev biryare daye bûçî derçûyên yekê û duyê yanên serkeftî nayêne xelatkirin bûçî hiç merasîmek nayete kirin ku ev weke keltûrekê lê hat bû li Herêma Kurdistanê berdewam di Kongreyeka Rojnama Vanî da dihatine ragihandin û kesên serkeftî dihatine xelatkirin digel berêz Dr. Seywan Elî Reza em serokê Lîjneya Bilinda Ezmûna li Wezareta Perwerde em jî birîkarê Wezareta Perwerdeyê Hikûmeta Herêma Kurdistanê spasî ve bajêrê Hewlêrê didgel me davîtin. Dr. Tu bi xêratî, spas bo amedebûna te. Dr. sereta de wîst bilên bûçî em sala em biryaretan de hokar çî bû? سپاس بۆیەوە بۆ ئەم چاوپێکەوتنە هیوادارم یعنی بتوانین بە شێوەیەک لە شێوەکان ڕوونکردنەوەیەکی تەواو بین بۆ ئەوەی چونکە شتەکە ئەم ساڵ یەکەم جارێکە کراوە و ئەکرێت و ئەو پێڵێن ئەو عادەتەی کە لە ساڵانی ڕابردووە هەبوو ئەم ساڵ بە شێوەیەکی ترەبێت لەبەرەوە هیوادارم بتوانین ڕوونکردنەوە بین و سپاس بۆ ئێوەش کە لە ڕێگەیەوە توانین ئەو ڕوونکردنەوەین بە خەڵکی کوردستان و بە مامۆستایان و بە تەلەبە و بە دایک و باوکان و بە هەموو پەروەردە گشتیەکان و قەزاکان و حتا ئاگاتە قوتابخانەکانیش. زۆر باشە. هۆکاری ئەوەی کە ئێمە ئەو ڕێنمایە تازانەمان دەرکردووە ئەگەرێتەوە بۆ چەند شتێک یەکەم بەڕاستی لە ساڵانی ڕابردووە ئێمە تووشی یعنی لە کاتی ڕاگەیاندنی نەتیجەکانە یعنی تووشی جۆرێک لە سەر لێ شێواوی خەڵک تووشی جۆرێک لە سەر شێواویە بوو بە یەکەم دوای تاقیکردنەوەکان دوای امتحانەکان ئێمە پرێس کۆنفرانسمانە کرد و جەنابی وەزیر ناوی یەکەمەکانی خوێنەوە دوای من ناوی دووەمەکانمە خوێنەوە بەڕێوەبەری گشتی امتحانات ناوی سێمەکانی خوێنەوە و هەتا ڕادەیەک یعنی وای لێ هاتبوو کە هەموو کەس چاوەڕێیە کرد ئێمە خۆ دەزانی دنیا وردە بەرەو پێشکەوتنە چێەوە سیستەمی پەروەردە لە دنیا گۆڕانکاری بەسەرایەت و زۆر گۆڕانکاری جەوهەری بووە نەک هەر لە لای ئێمە لە کوردستان لە هەموو دنیا خۆ دەزانی تەکنۆلۆژیا کارێکی کردووە کە زۆربەی زۆری شتەکانی ئاسان کردووە ئێمە حقیقەتەن ینی بیرمان لێ کردوێتەوە هەم بە جەنابی وەزیرەوە هەم ئێمە لە ژنەی باڵا مناقەشەیە مەسەلەیەمان کردووە نزیکەی 2 هەفتە زیاتریشە کە مناقەشە ئەکەین و گەشتوێتە ئەو خاڵانەی کە جەناب ویسا خوێنتەوە بۆ ئەوەی هەموو کەس لە کوردستانە بزانێت کە نتیجەکان چۆنە بێت و ئێمە هەنگا یعنی کاتەکە درەک نییە کاتەکە درەک نەبوو بۆ ئەوەی ئەم بابەتە ڕابگیرێت یان قەدەغە بکرێتن لە کاتێکدا خۆشتێکی باش بووە بۆ قوتابی بۆ خوێندکار هەوڵیان دەدا کێبڕکێ لە ناویان دروستدا بوو بۆ ئەوەی کاپلەی یەکەم و دووەم و سێەم یاخود دەرەجەیەکی باش بەدەست بێنن ئەنی ئەم کاتێکی درەنگ نەبووە بەدیلەکە چییە؟ بەدیلەکە تەنها ئەوەیە شتێکی ئاسایی دەبێتن لە ئەنتەرنێت یاخود لە ماڵپەر بڵاو دەبێتەوە بە دیجیتاڵی هیچ بەدیلێکی ترتان بۆ دروست نەکردووە؟ بەڵێ من بۆ مەسەلەی درەنگ و زوویی گرنگ ئەوەیە ئێمە پێش دەستپێکردنی پێش دەستپێکی تاقیکردنەوەکانی وەزاری بۆ پۆلی 12 ئێمە ئەعلانی ئەوەمان کردووە تەسەور ناکەم کە کێشەیەکی وابێ یعنی من حەزەکەم بزانی ئەمڕۆ هەر ئەمڕۆ کە ئێمە ئەعلانی ئەو خاڵانەمان کردووە لە چەند پەروەردەیەکی قەزاکانەوە و هەروەها چەند مامۆستایەکی پرۆفشۆناڵ لێزان تەلەفۆنیان بۆ کردین و دەستخۆشییان لێ کردوین کە ئەو پلەبەندیە کلاسیکیەمان نەهێشتووە خۆ دەزانی ینی ساڵان کە ئەعلانەکرا یەکەم و دووەم و سێهەم لەسەر ئاستی تاک قوتابی ئەبووە هۆی ئەوەی کە جۆرێک لە دڕدۆنی لە ناو قوتابیەکانی کا دروستکەوە جۆرە دڕدۆنی لە ناو دایک و باوکانە دروستکە کە ئەمە بۆ ئێمە شتێکی ناخۆش بوو هەرچەند ئێمە ئەعلانمانە کرد پێشوازیمان لە قوتابیەکانە کرد و خەڵاتەکران بەڵام هەر خوێندنەوەی ناوی یەکەم و دووەمەکان سێهەمەکان لەوانەیە هیوا هەبێ بە نیو دەرەجە نەیتوانی بێ و پلەیە بەدەست بێنێ بە جۆرێک لە جۆرەکان خۆی بە ینی خۆی بەوە بزانێت کە مەخدورە و غەدری لێکراوە نەکراوە ئێمە پێرایش تووشی مشکلەیەکی وا بووین کە دوو هەممان هەبوو لە نێو خۆیانە خەریک بوو ینی بەڕاستی ناخۆشی ڕووبە لەبەرەوە مەسەلەی درەنگی و زوویی گرنگەوەی ئیشەکە بکرێت و گرنگەوەی ئیشەکە هەم قوتابیان هەم مامۆستایان و هەم پەروەردەکان لێ رازی دیڕاستەی ئەم بابەتەتان کردووە کە
نەهێشتنی ئەم مەراسیمە یاخۆت بابەتی یەکەم و دووەم و سێەم و پێدانی خەڵات بەسەر کەوتوەکان کاریگەریەکی ئەرێنی لەسەر دەرونی قوتابی دروست دەکاتن؟ ئەم بابەتتان دیڕاستە کردووە؟ خۆی ئێمە ئەرێنی نازانم، بەڵام متەئەکیدم کە ئاستەنگی نەرێنی دروست ناکە بۆ قوتابیان. ئێمە ساڵان ینی خەڵگلەی لێکردین کە مەسلەی ئەوەی کە بۆچی مەسەرەن ئێمە لە هەموو سەرتاسەری کوردستانە لە 150 هزار قوتابی 30 قوتابی جیا ئەەکەینەوە و ئایاننووسین بە هەموو کوردستان. ئەمە لە لایەکی کەشەوە بەداخەوە ساڵان ئەو مەراسیمە کە ئەکرا ئەوە هۆی ئەوەی کە یەکێک یا دوان لە قوتابخانەکان وەکو جۆرێک لە ڕیکلامی لێ هاتوو ئێمە بۆمانەکردن و ئەوەش بوو بۆ هۆی ئەوەی کە بەتایبەتی ینی لەگەڵ ڕێزم بۆیان قوتابخانە ناحکومیەکان یا قوتابخانە حکومیە تایبەتەکان هەوڵیانایە قوتابیە زیرەکەکان لە خوان زیرکەنەوە بۆ ئەوی لە کۆتایی ساڵە ناوی قوتابیەکی یەکەم لە لای ئەوان بێت وەکو جۆرێک لە ڕیکلامێن بۆمان، یعنی ئەبوو بە جۆرێک ریکلام بۆیان و ئێمەش ئەو سیستەمە هەبوو مەجبورە بووین یەکەم و دووەمەکان خوێندنەوە قوتابخانەکانی دیاری بکەین و بڵێن لە چ قوتابخانەیەک و لە چ شارێک و لە چ پەروەردەیەکی قەزا ئەو دەرەجەیە هاتووە ئەبوو بە جۆرێک لە ڕیکلام بۆی کە یەکێ لە خاڵە سەرەکیەکانی نەجاحەتی ئەم سیستەمە تازە ئەوەیە کە بەڕاستی ئیتر ئێمە وەکو وەزارەت ڕیکلام بۆ هیچ قوتابخانەیەک ناکەین، تەنیا ڕیکلام بۆ قوتابخانەکەیکەین لەسەر ئاستی وەرە خاڵی پێنجەمە لەسەر قوتابخانە ئێمە بڵێ دەست خۆش بیتن کاک دکتۆر جەنابەت بە حکمی ئەوەی سەرۆکی لیژنەی باڵای ئەزموونەکانیشی ئەگەر هەڵە نەبم 1/6 ئەزمموی پۆلی 6 ئامادەی یان 12 ئامادەی دەست پێ دەکاتن. ساڵانە باس لە دزەکردنی پرسیارەکان دەکرێتن، باس لە بابەتی قۆپیە و گزی دەکرێتن. ئەم ساڵ ینی گرنتیەکی 100% دەیدەنە قوتابیانی پۆلی 12 ئامادەی کە هیچ دەرچوونی یاخود تەشەنەکردن یاخود دزەکردنی پرسیارەکان نییە. خۆی من حەزەکەم ینی جەنابەت و هەموو بینەران و بیسەرانیش ئاگادار بکەمەوە لەوە کە ئێمە بەداخەوە مەجموعەیەک خەڵک لە ماسمیدیا یا لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بەبێ ئەساسێک کە بەڕاستی شتێکی مەلموس کە بەدەستیانەوە هەر لە خوانەوە هەموو ساڵێک شتی مەجموعە شتێ بڵاوەکەنەوە. حەزەکەم بزانیت نە پێرار نە پارەوە چەند ساڵیشەوە 4-5 ساڵیشە ینی پێشترە حتا بڕۆینەوە بۆ 10 ساڵ لەمە پێشی نازانم، بەڵام ئەم 4 ساڵی ئەخیر بە هیچ شێوەیەک هیچ پرسیارێک لە هیچ قەزا و ناحیە و لادێ و محافەزەیەک ئاشکرا نەبووە و هیچ شۆرێک دزەی نەکردووە. ئێمە ڕێکاری تایبەتمان گرتووەتە بەر ینی وەکو ینی ئێمە جارێ مەسەلەی قەتعی ئینتەرنێت لە کاتی بڵاوکردنەوەی پرسیارەکان لە کاتی ڕۆشتنی پرسیارەکانە ئەم ساڵیش بە یارمەتی وەزارەتی گەیاندن ئەو قەتعی ئینتەرنێتە بێ کە خەڵک نەتوانێت لە ڕێگەی تەلەفۆن یا لە ڕێگەی پلوتوزەوە بتوانێت سوالەکان دزە پێ بکە لە ناو قاعەوە بنێرێنە دەرەوە یا شێوەکان ئەشکرا بێ. ئەمە یەک دوو باوەڕێ بێ لە سەرتاسەری کوردستانە لە هەر شوێنێک هەر پرسیارێک ئێمە کۆدمانداناوە بۆ پرسیارەکان، سۆمای قوتابی و پرسیارەکان ناوی قوتابی، کۆدی قوتابی، پەنجەمۆری قوتابی، ناوی قوتابخانە، کۆدی خۆی و کۆدی ئێمەشی لەسرە. ئەزانین چ قوتابیەک لە چ قاعەیەک ئیمتحانەیە، لە چ محافەزەیەک، لە چ پەروەردەیەک، لە چ قەزایەک، لە چ شوێنێک، لە چ ناحەیەک ئیمتحانەیە و ئێمە کۆدی تایبەتی خۆمانێ ناو پرسیارەکان و ناو سۆماکەشە کە هەر قوتابیەک بە هەر شێوەیەک یا هەر مامۆستایەک لە هەر شوێنێک بیاوێت سوالێک ڕسم بگرێ و بینێتە دەرەوەی قاعە متأكد بە لە خلالی نیو سعاتە ئەزانین ئەوە کێیە لە چ قاعەیەکەوە لە چ محافەزە و قەزا و ناحەیەکە وای دۆزینەوە و ڕێکاری یاسایشی بەرامبەرە گیرێتە بەر لەبەرەوە ینی ئێمە هەوڵی کاملمانیاوە هەوڵی خۆمانیاوە کە ئەو مەسلەی پارێزگاریکردن لە سوالەکان و کوشتی مەبدە بەلای ئێمە زۆر شتێکی گرنگ. زۆر باشە دەست خۆش دکتۆر مادەم ئەمە زۆر باشە بۆ دەرۆنی قوتابی کە گرنتی 100% دەدەن کە هیچ شتێک نییە هەرێکە و بە حەقی خۆی بە هەوڵ و ماندیبوونی خۆی دەتوانێتن نمرەکانی خۆی بەدەست بێنێتن. دکتۆر کۆتا پرسیار بە ئەوە بێتن دکتۆر بابەتی قەتعکردنی یان بڕینی ئەنتەرنێت گلەیەکی زۆر لە ئێوە دەکرێتن دەڵێن ناکرێتن تۆ لە 2025 بێ ئیتر ئەنتەرنێت ببڕی بەدیلی تر هەیە. ئێوە ئێستا باستان کرد کە ئێمە دەمانەوێتن لەگەر وڵاتەکانی پێشکەوت و خۆمان بگونجێنن ئەو پێشکەوتنانەی کە لە وڵاتانی پێشکەوت و هەیە. ئەنی بەدیلێکی ترتان نەدوزیوەتەوە بۆ ئەوەی کە ئەنتەرنێت نەبڕن لەوانەیە بڕینی ئەنتەرنێت کاریگەری لەسەر هاوڵاتیەکی زۆر دروست بکات کۆمپانی دروست بکاتن.
خۆی قسەکە جەناب و ڕاستە ئێمە ئەو ئەمبرینی ئینتەرنێتە تەسیرە کاتە سەر ئیتیسالات لەوانێت تەسیر کاتە سەر مەسلەی توجاری هەندێک کۆمپانیا یا ئیتیسالاتی بۆ نمونە لە دەرەوە بۆ ناو خۆی کوردستان یان ناو خۆی کوردستانە لە بینی کۆمپانیا و شەریکەکانە بەڵام ئەوەی ئێمە کردومانە حەزەکەم بزانی ئەم ساڵ ینی هیچ کۆمپانیایەک متەئەکید بە لەوە لە کوردستانە ئێستا سعات حوتی بەیانی دەست بە ئیش ناکات ساڵان هەندێک لێمان لێکرا بەڵام ئەم ساڵ ئێمە داوامان کردووە لە وەزارەتی گەیاندن کە یارمەتیمان با بۆ قەتعی ئینتەرنێت لە سعات حوتەوە هەتا لە سعات 6 بۆ 6 و نیو ئەوە ئەکەوێتە سەرەوەی ئەوان چەند هینەکان هەتا 45 دقە ینی لە 8ەوە خەڵ دەسەکا بە ئیشکردن ئێمە هەوڵمانیا بەڵام بۆ مەسلەی شتی تریش ئایا ئەلتەرناتیڤی تر نییە بۆ مەسلەی نەبڕینی ئینتەرنێت بەڵێ ئەلتەرناتیڤی تر هەیە لە وڵاتانە لە زۆر وڵاتە مەسلەی دیجیتاڵە کرێت تەلەبە لە ئایپادا جوابێتەوە ئێمەش ئێستا لە کوردستانە ئینتەرنەشناڵەکان ئەوانەی ئایپیەکەن لەسەر ئایپاد ئەیکەن لەسەر ئایپادی خۆیان سوالەکانیان بۆ ئینتەرنەشناڵەکان و وەڵامی خۆیانێنەوە بەڵام بۆ ئێمە ئەو مەسلەیە هەندێک گێرە و کێشەی تەکنیکیشی تایەکە ئەمە یەک لە ڕووی مادیشەوە ینی پارەیەکی زۆرەکەوێت لەسەر ئێمە بەرلەبەرەوە ئەنی هەرچەند بیرمان لێ کردێتەوە بەڵامە تا ئیسان نەمانتوانی ئەو شتە جێبەجێ بکەین بەداخەوە و هیوادارم داهاتووە بتوانینەوە دکتۆر دەستت خۆش بێتن هەرچەندە کاتەکەم کوتایەتی بەڵام پرسیارێک ئەگەر بە کورتی وەڵام بدەیەوە سەبارەت بەو قەدەغەکردنی ئەو بابەتی مەراسیم و کۆنگرەی ڕۆژنەمەوانی و پێدانی خەڵات بە سەرکەوتووەکان ئەگەر لایەنێکی سیاسی یان ڕێکخراوێک لە هەرێمی کوردستان ئەم کارە بکاتن کە خۆتان لە یەکێک لە خاڵەکانی وازان خاڵی چوارەمە باز دەکەن نابێت هیچ لایەنەیەک بیکاتن ئەگەر لایەنێک بیکاتن ئێوە وەڵامتان چی دەبێتن یاخۆ ڕێکارەکانتان چی دەبێت ئێمە وتومانە دام و دەستگاکانی پەروەردەیی نابێ بیکەن هەر لە وەزارەتەوە تاگاتە سەر قوتابخانەیەک بەڵام ئەگەر مەسەن لایەنێک یا کەسێک یا کەسی بیکە ئێمە ئەوەی بتوانین بیکەین ئەوە تاکە خۆ ناتوانین بیانین بە مەحکەمە ئەوەیە کە بەشداری ناکەین هیچ کەسێک لە وەزارەتی پەروەردە نابێت بە پێ ڕێنمایان نابێت بەشداری بکات لە هیچ مەراسیمێکە کە بۆ ئەوە بۆ دیاریکردنی پلە یەکەم و دووەم و سێمەکان دیاریکرێت دەست خۆش بێ دکتۆر سەیوان عەلی ڕەزا سەرۆکی لیژنەیە بڵند یا ئەزمونان و بریکارێ وەزارەتا پەروەردەی حکوومەت هەرێما کوردستانی گەلمەوەی گەلێکی سوپاس جەنابێت دکتۆر هەر بژیت